بارودۆخی دەولی و ئەقلیمی و عێراق و کوردستانیش بەرەو ئاڵۆزی و بەرەو خراپتر ئەڕۆ. حەلبوسی و سوننەکان با بڵێن و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە. ئەو تەحالوفە ئەو هاوپەیمانیە دروست بوو دیسان بۆ جارێکی تر ماڵی کوردستانی دابەش کرد. ئێمە ڕامان وایە لە وەختی خۆشی هاوڕە جەماڵ حەیدەری وتووەتی ئەو کاتە لە ناوخۆی حیزبی شووعیە وتووتی ئەگەر بۆ هەر بابەتێک بڕۆین با پێکەوە بڕۆین، بۆ ئەوەی ئەگە گەڕاینەوە بە پێکەوە بگەڕێنەوە. بەداخەوە دەسەڵاتداران و بە تایبەتی ئەو دوو حیزبە کەوتنە دوو بەشەوە و هەر یەکێک لەو بەشانە با بڵێن بوونە تەرەفێک لە تەرەفەکان، دواتریش فشاری گەورە دروست بوو بۆ سەر هەرێمی کوردستان و وەشمان وتووە هەتا لە چاوپێکەوتنەکانمان لەگەڵ ئێرانەکان و دەوڵەتی ئێران ئاسایشی ئێران بارودۆخی ئێران ناپارێزرێ ئەگەر مافی گەلی کوردستان و نەتەواکانی تر بسۆگەر نەکرێ. خۆپیشاندان دەستی پێکرد. لەم خۆپیشاندانە بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە. ڕێگریان کرد لەوەی کە دەنگی ناڕەزایەتیەکان سەرڕای ئەوەی دەنگی ناڕەزایەتیەکان لەو هێرشە و لەو کارانەی کە ئەوان کردیان لە ئەوروپا و دنیا دەنگی داوە، بەڵام لە هەرێمی کوردستانە ڕێگری لێکرێ. ئێمە کۆمیتەی معەلی سۆرانی حیزبی شووعی کوردستان ئەمڕۆ ئێوارە کۆڕێکمان بۆ هاوڕێ ئەبوو کاروان ڕێخست لە ژێرناوی بارودۆخی سیاسی ناوچەکە و ڕۆڵی حیزبی شووعی کوردستان و هەڵوێستی حیزبی شووعی کوردستان بۆ ئەوەی کە چۆن بارودۆخەکە هەڵەسەنجێنێ و هەروە چۆن کاریگەر بێ لەنێو کۆمەڵگادا و پەیامی خۆی بگەێنێت بە لایەن و دۆست و هەروە ئەندامەکانی وەروەها لە ئەو ئێوارە کۆڕێدا بانگشتی هاوڕێیان و بەشێک لە کۆمەڵگای مەدەنی و هەروەها حیزب و لایەنەکانی تریشمان کرد. وهاڕێ ئەبوو کاروان لە کۆڕەکەدا تیشکی خستە سەر بارودۆخی هەرێمی کوردستان و تەنانەت ئەو پێشاتانی لە ئێران هەن و جیهان بەگشتی و لە هەمە کادا دیدگای حیزبی شووعی بۆ ئەم بارودۆخە سیاسیە و هەروەها ڕۆڵی حیزبی شووعی بۆ ئەوەی کە چۆن وا بکات ئەو بارودۆخە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی بەرە و ئاراستەی باشتر بات و دیدگای حیزبی شووعی خستە بەردیدی دید و گوێی ئامادەبوانی کۆڕەکە. بەڵام بەداخەوە ئەتوانین بڵێن لە باشوور ئێمە هەڵوێستەکانمان بە پێی پێویست نەبووە، بە پێی ئەو دەست درێژی و غەدرەی لە برادرانمان کراوە لە ڕۆژهەڵاتی بە پێویست نەبووە.